لە هەڵەبجە بەهۆی بەردەوامی چاودێریکردنی بازاڕەوە لەلایەن لیژنە هاوبەشەکەی قایمقامیەت توانراوە نرخ جێگیری بەخۆیەوە ببینێت. جگە لە برنج نەبێت لە ئێستادا نرخی بەرز بووەتەوە لە بازاڕدا و گلەیی هاوڵاتیانی لاسەرە. بەرزبوونەوەی نرخەکەشی بە جۆرێکە فرۆشیارانی ژەڵێن کاریگەری لەسەر بازاڕ داناوە. بە بۆنەی نرخی برنج و تۆزێگران بووە بازار وەساوە. خەڵک پارەی پێ نییە، برنجەکەش گران بووە، ئەوەی تر زیاتر زەخت دەخاتە سەر هاوڵاتیان بۆ کڕینی برنج و خواردن. ئەوە تقریبان سعات 11 ئێمە لەوە شتێکی ئەمان نەفرۆش بکە بەشی کرێ دوکانەکەی شکات. یعنی بازار بە عام وەساوە، خەڵک پارەی پێ نییە، خەڵک گیری خواردووە. ئێستا کە شتەکەیش بەرز بووێتەوە زیاتر برنجەکەیە، قوتی خەڵک لەسەر برنجەکەیە. پێش ڕەمەزانیش نەک ئەمە بە هۆکاری ڕەمەزان، بەس پێش ڕەمەزان من خۆم ئەوەم بینیوە خۆم چوو مەعمەلەم کردووە. من پێش ڕەمەزان یعنی مانگ و نیوە پێش ڕەمەزان کڕیمە بە 38، دوای پێش ئەوەی ڕەمەزان بێ مەعمەلەم کردووە لە 48-50 بوو. هەمان فەردە برنج کە من کڕیمە. لیژنە هاوبەشەکەی قایمقامێتیش ڕای دەگەێنن هەر هاوڵاتیەک نرخ بەرز بکاتەوە ڕوبەڕووی سزایەکەنەوە. بە ئام ئێمە وەکو لیژنەکەمان کە بە ورد سەردانی شوێنە گشتیەکانەکەین ناو بازار چی مارکێت مینی مارکێتەکان نرخ هیچ شتێک نابینین کە نرخ بەرز بوو بێتەوە، بەس وەکو لەلاەن هاوڵاتیانەوە کەوا گلەی و گازندەکە نرخی برنج ئەوش تەڵەباتێکی لەسەرە کەوا بەرز بووەتەوە. نرخی تری کە ئێمە لە هەر شوێنێکەوە خۆمان ببینین یا ئاگادارمانکەنەوە لە ڕێی هاوڵاتیانەوە ئێمە سزای ئەو کەسایین کە نرخ بدرێ بە غەرامە یا بە داخستنی دوکانەکەی. لیژنە هاوبەشەکەی قایمقامێتی هەڵەبجە لە پێشتردا زیاتر لە 80 جار بازاڕ و شوێنە گشتیەکانیان باسەر کردووەتەوە. لە مانگی ڕەمەزانیشدا چەند فرۆشیارێکیان ڕوبەڕووی سزا کردووەتەوە. دڵنیایش دەدەنە هاوڵاتیان بەردەوام چاودێری بازاڕ بکەن، ڕێگری بکەن لە بەرزکردنەوەی نرخ. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.